جێگای داخ و نیگەرانە کەوا ئەم گەڕانەوەیە بە ناداتپەروی و نایەکسانی تێدا جێگر بووە. ئەویش گەڕانەوەی کورسی کۆتاکان بە تایبەتی لە پشکی پێکاتەی تورکمان ئێمە وەکو پێکاتەی تورکمان وەکو پارتی چاکسازی تورکمان وتومانە دانیشتوانی پێکاتەی تورکمان لە 1995 زیاتر لە پارێزگای هەولێرن. ئێمە ڕێزی تایبەتمانەیە بۆ سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستان و مافی سەرجەم پێکاتەکانە کە نوێنەریان هەبێتن لە پەرلەمانی کوردستان بەڵام ناکرێتن بە بریارێک کە دەستەبەر کراوە ئیمڕۆ کە پێکاتەی تورکمان لە ئاسی پارێزگای هەولێر یەک کورسی و بۆ پێکاتەی تورکمان لە ئاسی پارێزگای سلەیمانی یەک کورسی لە کاتێکدا لە 1995 ئەم ڕێژەیە یەکسان نییە بە 105 ڕێژەی پارێزگای سلەیمانی کە کفری پێکاتەی تورکمان تێدا بووە. بۆ ڕازیکردنی بۆ ئەوەی کە دەستەبەرکردنی ئەم کورسیە بۆ پارێزگای سلەیمانی دەکرێت پێداچوونەوەیەک لە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بکرێت کە کورسیەک تەرخان بکرێت بۆ پارێزگای سلەیمانی بەدەر لەو دوو کورسێک کە تەرخان کراوە ئێستا بۆ پێکاتەی تورکمان بگەڕێتەوە بۆ پارێزگای هەولێر. ئێمە داوا دەکەین کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان پێداچوونەوەیەک لە بریارەکەی خۆی بکات هەم لەسەر شکلیەتی بەشداریکردنی پێکاتەکان لەسەر چەند بازنەیەک نەبێتن بە یەک بازنەیە بتوانن بەشداری بکەن و زیادکردنی کورسی پێکاتەی تورکمان بریارمان داوە لە ئایندە بەشداری هەڵبژاردننی خولی شەشەی پەرلەمانی کوردستان دەکەین وەکو پارتی چاکساز تورکمان بەڵام پێداچوونەوە بکرێتن لەسەر ئەو چۆنیەتی دابشکردنی کورسی پێکاتە.